لقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستاندا دەخرێت و بێبینا دەمێنێتەوە. سەرۆکی لقی کەرکووکیش دەڵێت وەکو بینا لقەکەمان داخستووە چونکە بودجەی پێویست لە بەردەست نەبووە بۆی بتوانین کارەکانمان ئەنجام بدەین و کرێی بینا دابین بکەین. کاکچە هەڵە تێگەشتێک هەیە لەو خۆش بوردەکارەکەن لەوانەیە باش بزانیت لە بینی داخستنی لق و لە بینی نهێشتنی بارەگای لق. ئێمە بارەگامان داخست نەک لقمان داخست لق هەر دوو ڕۆژ پێش ئێستا ئاگادار بوو ئێمە دەرگای ئەندامەتی تازەمان بۆ خەڵک کردوتەوە. بارەگاکەمان لە شوێنێکی نەشیا و لە ناو تەپا لە ناو ماڵان بووە و دوای قەیرانەکانی کە هات لە کوردستان سەرجەم ڕێکخرا و سندیکاکانی گرتەوە منزم نیەوە سندیکای ئێمەش بوو. ئەو تەمویلەی کە ئەدرێ بە ئێمە وەکو سندیکا بە عامەڵم نەکرد لەقەکەی خۆمان ئەو تەمیلە بەشی ئەوە ناکە کە بارەگایەکی شایستە تەبێ لەسەر شوێنێکی گشتی. ئێمە بە کاتی ئەو بارەگایمان داخست بەڵام ئیشەکانی خۆمان تا ئێستا وەکو لەقەکە ئەکەین هەر ئەوەندێ زیاتر نییە. ئەم هەنگاوەی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردی نیگەران کردووە چونکە پێیان وایە لە کەرکووک دۆخەکە تەواو جیاوازە و لە بری بەهێزکردنی زیاتری ڕۆڵی سەندیکا کە چی بیناکەدا دەخرێت و ڕۆژنامەنووسان هێندەی تر بێهیوا دەکرێن. نزیکەی 123 ساڵ تەمەنی ڕۆژنامەگەری کوردیە. جوانترین دیاری و بەنرخترین دیاری کە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێشکەشی ڕۆژنامەنووسانی کرد لە شاری کەرکووک ئەویش داخستنی نووسنگەکەیان بوو. نازانم معنای چییە ئەمە ئەگەر سەندیکایەک نەتوانێت نووسنگەی خۆی بەڕێوە ببە بۆچی ئاوها لە شاری کەرکووک بەو شێوەیە مامەڵە ئەکرێ بۆ ڕۆژنامەنووسان هەموو مافەکانیان پێشێل کراوە. ئێمە پرسیاری ئەوە ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تریش ئاراستەی بەرپرسانی یەکەین. بلامانەوە سەیرە ئەم سەندیکایە بۆ تا ئێستاکە ئابەو شێوەیە مامەڵەکە بەگشتی کاریگەری زۆرە بێت چونکە تۆ لە کاتێکدایە ئێساکە لە نێو کەرکووکەیە لە بارودۆخێکدایە کە زۆرترین پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسانی کورد دەکرێت لە شارەکە لە کاتێکی وەهاشە داخستنی سەندیکای ڕۆژنامەنووسان کە تاکە سەندیکایە پشتگیری لە ڕۆژنامەنووسانەکات ئەمە بە شێوازێکی گشتی دۆخێکی ناخۆشە بۆ ڕۆژنامەنووسان لە هەمان کاتیشەیە تۆ لایەنێک نەبێت کە پشتگیری لە ڕۆژنامەنووسان بکە یاخۆت ئەوەیە کە پێشەلکاریەک بەرامبەر ڕۆژنامەنووسان بکرێت ئەوان نەتوانن داکۆکی کاری مافی ڕۆژنامەنووسان بێ ئەمە دۆخێکی ناخۆش بە ڕۆژنامەنووساندا تێ ئەپەڕێت. لە ماوەی ڕابردوودا سەرباری بوونی لقی کەرکووک وەکو داکۆکی کار لە مافی ڕۆژنامەنووسان بەڵام بەدەیان پێشێلکاری دژی ڕۆژنامەنووسانی کورد لە شارەکە لەلایەن هێزانامنیەکانەوە تۆمار کراوە. ئێستاش ڕۆژنامەنووسان پێیان وایە داخستنی بارەگای لقی کەرکووک هۆکارێکی دیکە دەبێت بۆ بێئومێدکردنیان و گرنگی نەدانی ئەنجومەنی سەندیکا و حکوومەتی هەرێمە بە کاری ڕۆژنامەگەری لە کوردستان. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.